کەمتر لە 4 مانگیمەوە بۆ هەڵبژاردننیە جومەنی پارێزگاکان بەشێک لە پارت و ڕەوتە دیارەکانی عێراق لە ئێستاوە بایکۆتکردنی هەڵبژاردنەکەیان ڕاگەیاندووە کە بایکۆتکردنی بەشێکیان بۆتە گریمانەیەک بۆ دواخستنی هەڵبژاردن و کۆمسیۆنیشتە ئێستا بە گەرم و گوڕیەوە لە ئامادەکاری بەردەوامە. ئەگەرچی بڕیاردراوە ڕۆژی 18 کانونی یەکەمی ئەم ساڵ هەڵبژاردننیە جومەنی پارێزگاکان لە عێراق ئەنجام بدرێت، بەڵام ڕەوتی سەدر و پارتەکەی ئەیاد عەلاوی و بزوتنەوەی ئیمتیداد و زیاتر لە 10 هێزی سونی بایکۆتی هەڵبژاردننیە جومەنی پارێزگاکانی عێراق دەکەن کە بایکۆتکردنی هەڵبژاردن لەلایەن پارتە دیارەکانەوە گریمانەی دواخستنی هەڵبژاردننی دروست کردووە. محەممەد خالیدی ئەمینداری گشتی ڕەوتی بەیاریق ئەلخەیر بە ئاژانسی ئەلمەعلومەی ڕاگەیاندووە ڕەوتەکەی بە فەرمی هەڵوێستی خۆی لەبارەی هەڵبژاردننیە جومەنی پارێزگاکانی عێراقەوە ڕاگەیاندووە، ئەویش بە بایکۆتکردن و بەشداری نەکردنە. بەو هۆیەوە پێداویستەکانی پاکی و شەفافێت لە ململانەی نێوان هێزەکاندا بەدی ناکەن. خالیدی ڕاشی گەیاندووە زیاتر لە 10 هێز و حیزبی سونی بایکۆتی هەڵبژاردن دەکەن بە چەند هۆکارێکی سەرەکی، دیارترینیان نەبوونی شەفافێتە لە یاسای هەڵبژاردنەکان و پشتیوانی مادی بۆ بەشێک لە هێزەکانە، هەروەها نەبوونی هیچ یاسایەک بۆ وربینی لەو پارەی بەشێک لە کاندیدەکان خەرجی دەکەن. جگە لە بایکۆتکردنی هەڵبژاردن لەلایەن ڕەوتی سەدر و ئەو هێزە سونیانەوە، هەریەکە لە ئایاد عەلاوی و بزوتنەوەی ئیمتیدادیش بڕیاریان داوە بەشداری لە هەڵبژاردننیە جومەنی پارێزگاکانی عێراقدا نەکەن، لە کاتێکدا ئەو هێزانە خاوەن کورسی و پەرلەمانی و پارتی دیار و خاوەن نفوزی سیاسین لە عێراقدا. بەشداری نەکردنی ئەو پارتانش لەگەڵ سەدردا هێندەی دیکە گریمانەی دواخستنی هەڵبژاردنەکانی تۆخ کردوێتەوە. بەو پێی بە تایبەتی ڕەوتی سەدر هەمیشە بۆمبێکی تەوقیت کراوە لە بەردەم حکومەت و هێزە شیعە مەزهەبەکانی دیکەدا. جەوادی ئەساری ئەندامی لیژنەی هەرێم و پارێزگاکان لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە لێدوانێکیدا بۆ ڕۆژنامەی سەباحی نیمچە فەرمی وتوویەتی پێشبینی دەکەین هەڵبژاردننیە جومەنی پارێزگاکان لە وادەی دیارەکراوی خۆیدا ئەنجام نەدرێت و دوا بخرێت. ناوبرا و جگەلەوەی هۆکارەکەی بۆ کۆتایاتنی وادەی کارکردنی کۆمسیۆن گەڕانەوە، بەڵام لەگەڵەوەشدا تیشکی خستە سەرەوەی کە ناکۆکیە سیاسیەکان و بایکۆتکردن هۆکارێکی دیکەیە. ئەمە لە کاتێکدایە کە بەپێی ڕاگەندراوی کۆمسیۆن 303 لایەن و هەروەها 37 هاوپەیمانی لە نێویاندا 24 هاوپەیمانی نوێ و 13 هاوپەیمانی کۆن بۆ هەڵبژاردننیە جومەنی پارێزگاکان تۆمار کراون و 482,432 کەسیش داتاکانیان نوێ کراوەتەوە.